پزیشکێکی شاری سلێمانی نەشتەرگەری بۆ حاڵەتێکی دەگمەن بە سەرکەوتووی دەکات و توانی دوو منداڵی دوانەی پێکەوە لەکاو لە یەکجیا بکاتەوە. ئەم حاڵەتە بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستاندا تۆمار کراوە. نەشتەرگەریەکە لە نەخۆشخانەی شاری سلێمانی کراوە. مەهدی عەزیز کاکی ئەو پزیشکەی نەشتەرگەریەکەی ئەنجامدا و دەڵێت توانیمان منداڵەکان لە یەکجیا بکەینەوە بە تەندروستیەکی باشەوە. ژمارەیەکی کەم لەم نەشتەرگەریانە لە هەموو جیهانا کراوە، لەوانەیە لە ساڵێکە نەشتەرگەریەک ئەگەر لە وڵاتێک بکرێ یان لە شوێنێکی تر. بەنسبەت حاڵەتەکەی ئێمەوە ئەم دوو مناڵە کە لە بەشی چاودێری مناڵان لێرە لە نەخۆشخانەی شار وەرمانگرتن بەیەکەوە بوون، هەردووکیان تەندروستیان باش بوو. لە ئەنجاما بۆمان دەرکەوت کە جگەریان دیواری سک کۆڵەی سنگ لەگەڵ ناوچیانە ئەم چوار بەشەیان ئەم چوار ئەندامەیان مشتەرەک بۆ لە بینی هەردووکیانە. کاتی نەشتەرگەریمان دیاری کردووە، بڕیاری نەشتەرگەریمان بۆیان خۆشبەختانە لە ماوەیەکی کەماتوانیمان هەردوو مناڵەکە لە یەکجیا بکەینەوە و هەرێکیان بەجیان نەشتەرگەرەکەی بۆ تەواو کراوە و دیواری سکی داخراوە و ئەوەی کە پێویست بە بۆیان کراوە و دوای نەشتەرگەرێکەش ماوەی 24 کاتژمێر هێشتمانەتەوە لە ژێر چاودێریە. تەندروستیان زۆر باش بووە، شیریان خواردووە، هەموو نیشانە زیندگیەکانیان زۆر باش بوو، بۆیە دوای 24 کاتژمێر ناردمان نەماڵەوە. ئەنجامدانی نەشتەرگەرێکی لەم شێوەیە کارێکی ئاسان نیە، لەبەرەوەی حاڵەتەکە دەگمەنە و ڕەنگە لە جیهاندا ساڵانە چەند حاڵەتێکی کەمی لەم شێوە هەبێت و سەرکەوتن لە نەشتەرگەریەش پێوەستە بە ئاستی توانای پزیشکەکانەوە. بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەڵێت پزیشکی نەشتەرگەریەکانمان ئاستێکی بەرزیان هەیە. سەرکەوتنە نەشتەرگەریە گەواهیدەری ئەو ڕاستیەیە. ئەوەی من بزانم لە هەرێمی کوردستان بە یەکەم نەشتەرگەری دایانرێ، ڕەنگە لە عێراق لە بەغاو ئەوانە کرابێ، بەڵام لە هەرێمی کوردستان تا ئێستا حاڵەتی وا ڕووی نەکردووە کە بە زیندوی لەدایک بێ و نەشتەرگەری بۆ بکرێ و بە سەلامەتی بچێتەوە بۆ ماڵەوە. ئەمە بەڕای من ئەوە دەردەخات کە شاری سلێمانی لە ڕووی نەشتەرگەریەوە زۆر پێشکەوتووە. لە دوای 24 ساعات لە ئەنجامدانی نەشتەرگەریەکە دوای دڵنیابوون لە جێگیربوونی تەندروستی منداڵەکان دەگەڕێنەوە ماڵی خۆیان و باوکی منداڵەکانی دەڵێت لە ئێستادا تەندروستیان جێگیرە و دڵخۆشە کە لەوەها نەشتەرگەریکی حاڵەتێکی دەگمەندا منداڵەکانی تەندروستیان باشە. زۆر کەس دوای زانیە کە هیچ نییە ئەمەلیاتەکەیان 20 مەتر لە مناڵە ئەلەن تەنها پێسێکە، بەڵام 1 سانتیمتر جگەریان بوو لەگەڵ 3 ماسولگەیسکیان و دەماری خوێنی ناوکیان و هەروەها قەفەزەی سنگیشان بەیەکەوە نووسا بوو. ئەمە هەمووی بەیەک جار نەشتەرگەری بۆ کراوە لە ڕۆژی سێشەمەیە واتە پێرێ. بەخوا بەزیابێ ئێسان تەندروستیان زۆر باشە، 2 ڕۆژە لە ماڵەوەن، هیچ کێشەیەکی تەندروستیان نییە تا ئێستا. لەخوا بەزیابێ بەڕاستی هەتا ڕۆژێکی ئەمێنین سوپاسی دکتۆر مەهدی عەزیز کاکیەکەین کە هەسا بە ئەنجامدانی ئەم نەشتەرگەری بۆ مناڵەکان لەو حاڵەتی کە هەیان بوو نەجاتیان. لە 200,000 منداڵبووندا تەنها یەک حاڵەتی پێکەوەلەکانی منداڵ هەیە. زۆرجار منداڵانە یان پێش دایکبوونیان یان لە دوای لەدایکبوونیان گیانە دەستەدەن و ناتوانن بژین. ئەو حاڵەتانش کە دەژین زۆرجار جیاکردنەوەیان ئەستەم دەبێت و لە کاتی نەشتەرگەریدا ژیانیان دەکەوێتە مەترسیەوە. ئەوەی لە سلێمانی کراو توانرا دوو منداڵە پێکەوەلکاوەکە لە یەکجیا بکرێنەوە و تەندروستیان جێگیر بێت دەچێتە خانەی نەشتەرگەریە سەرکەوتوەکان لەسەر تاسەری جیهاندا و جێگەی ئومێدە کە لە کوردستانیش سەرباری هەموو قەیرانەکان پزیشکەکان دەتوانن کاری دەگمەن بکەن. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.